گەنج بۆ خراپە بێت، بۆ لادا، بۆ تووشی ئینحیرافی ئەخلاقیە بێت. یەکەم بیئەکە دەورە بینێت، چونکە ئینسان و ئیبن و بیئەتیهی، هەمومان ڕۆڵەی بیئەکەی خۆمانین. کاکە من کوڕی گەڕێکی خۆمانم، ئەگە گەڕەکەکەم خراپ بوو منیش خراپە بم. گەنجی بەڕێز، تۆ سەر ئەەکەی بە کافتریای، ئەزانی کافتریا کوێیە؟ کشەکەم، تۆ فەڕەیەکی تەواو بەناو ئینتەرنێتا لێ ئەدەی، ئەزانی چی ئەبینیت؟ ئێوە خۆتان وەرن بەراوردی مزگەوتەکان و کافتریاکان کەن، وەرە ئەو گەنجانەی کە لە مزگەوتەکانە گەورە ئەبن لەگەڵ ئەو گەنجانەی کەوا لە کافتریاکانە گەشە ئەکەن، وەرە بەراوردێکیان کەن. کاکە ئەمان چەند بە ئەتەکێت، بە ڕەوشت، چەند نەرمونیان، یعنی بێزەرەر، یعنی کورد ئەڵێ مێرولە لە دەستیان زەرەر ناکات. بەڵام ئەوەی لە کافتریاکانە ڕۆژانە ئەبینین فڵان کەس شەقۆی خوارد، فڵان کەس کوژرا، فڵان کەس هەتک کرا، فڵان کەس حەیای چوو. بۆیە عەزیزانی خۆم، بیئە زۆر دەورە بینێت. والبلد الطيب يخرج نباته بإذن ربه. ئەوەی پەروەردەی مزگەوتە بە ئەخلاقە، بە ڕەوشتە، خوێنەوارە، کاکە کشەکەی خۆتی پێشکەشەکەیت. والذي خبث لا يخرج إلا نكدا. بەڵام ئەرزێک شوێنێکە خراپ بوو، ئینسانی باشی لێ پەیان نابێت، ئینسانی باش لەو شوێنەیە پەیان نابێت.